ئەو بەیانیەی لە سلێمانی بەبینینی تابلۆی ئۆتۆمبیلێکی ژمارە ئەربیل دڵم داخورپا زانیم تەواو خۆشم دەوێت. زمان هێندە بە شوێن جوانی داڕای کردووە پیتە قەڵەوەکانی لاواز بوونە بۆیە جار جار بە هەولێری بانگت دەکەم درەکەم. کە تۆم نەما ئەو جازانیم خەڵک بۆ پیاسە ناستە سەر قەڵاتی هەولێر هەر یەکە و ڕوە و گەڕەکی ئازیزێک دەوەستێ و وەکو سەربازێکی پیر لە مەیدانی شکستەکانی خۆی دەڕوانێ. بە پێچەوانەی چیرۆکەکانی داپیرەم کە تیایدا زاڵمەکان دەیان دۆڕاند من مردم و جوانیت بردیەوە. بۆ لە بیرکردنی خۆشەویستەکەی خێزانی پێکهێنا و منداڵیشی بوو. ئێستا کچەکەی ناوی کانیە بەڵام خۆی گۆزەیەکی شکاوە.